پیش حدث را دیگر سپاس و تشکری جناب مستای گرانقدر شاعر و خوزامان و سخنور و ادیب نوبانگ کرد مامستا هجار که تشریف اینوایی رو زحمت کشای و چند دقیقه که وقت پربها و پرقیمت خو دانات اختیار آمده زور سپاس و تشکری مامستا کن که چند پشتکه عمل مامستا بکن پشتامه یا اولی جی اویا که مامستا بخوب عزمان شیرین خو بکی پست کو بیتا کرن هجار جزار هجار بو ما بجید پیچکل بارا جینا خدا کان مامستایی چطور دست بکریه و چوه کرده و چند ساله کو شعرات بجید و چند کتابی باره دانیسینه و چند کتاب باره دا ترجمه کردیم ما مستعد کار. من تشکر تانکم که او فرصت اندامتی لیره من بحثی دقیقی او بکم و جوابی کردم. من اگر او هیچ اهمیتی نیه هرچند سالی تولد کنجه اما 1300 شمسی الذي آتوم دنیا بابكم ملابوه ورده پیان خواندم هلا مدرسه فقیان و ملاوشتیوا پیان خواندم تا مدت هایشی نجبو ملای گوره و کولی اجازه و مجازه ور بگرم بلام تا اندازه اگل عربی و فارسی توانی و کار بکم تا مسئله کوملی جیکاف وقتی هدو آزادی المهابات یم پیدا گود که قاضی محمد لویدا من وقت شرکتم کردو بو اول زار توانی و شعر بلم دستم کردو با شعر کتن شعری منی شام پینا خوش نبود که دقیقا ماهی منی هر دوکمان پیکو بناوی شاعری ملی ناویان دبردین لپاشان دوای نمانی کومالی جیکاف و مسئله قاضی محمد امنیج متواری بوم چون بو عراق چونکە لێرە طبیعی ئەو ممکن بوو ئەعدام بکەن یا هەرچی بوو زێتم بدەن ئەمن گەیشتمە لێنی لە حەبسی شەوەڕام کرد لە حەبسی سەقزەوە گەیشتمە عێراق لە عێراقش مدەتایەکی من خەریب بووم کاروبارم دەکرد فەقیریم دەکردی خۆم و ئەوانە ئاخری نەخۆش کەوتم نەخۆشی سیلم گرت چوومە لوبنان یعنی کەسانێکی دۆست و برادەر هەبوون نادیانم بۆ لوبنان لە لوبنان من 2 ساڵ مامەوە لەوەدا کتێبخانەیەکی زۆر گەورەی لێبوو ئەو جێگای ئەو بیمارستانە دەستم کرد بە مطالعەکردنی توانیم لە عەرەبیدا زۆر پێشکەوم زۆر باش پێشکەوتم کە هاتمەوە دوایە بۆ بەغدایە قەدەرێکم کاروبار کرد ئەما توانیم ئەو ساتی عەرەبی و ئەواندا و عولەمای عەرەبی ئەواندا جێگای خۆم بکەمەوە ناسرام ئەمن توانیمە ئەو بینە لە ئاخریدا لە ساڵانی هەفتاوانە بە ئەندامی مەجمەع علمی هەڵبژێرام لەوێ وەکو ئاکادێمی علوم لەوێدا کارم کرد جادە و بینانەدا توانیمە زۆر شت بکەم یەکێک لەوانە دیوانی شیاری خۆم کە کوتبووم و ئەوی لە عێراقم کوتبوو هەمووم کۆ کردەوە و چاپ کرابوو کە ئەوە بەناوی هەژار بۆ کوردستان هەیە لە مەجمەع علمیدا شەرەفنامەیان بۆ چاپ کردم شەرەفنامەی شەرەفخانی بتلیسی کە تەرجەمە کردو بە کوردی و پێشدا بە فارسیەکی زۆر گرانی پێشوو بوو و حەواشی زۆریشی لێم زیاد کردو لە عەرەبی لە کتێبانی عەرەبیم تەرجەمە کردووە تا بۆ تەو کتێبە گەورەیە کە ئێستا هەیە کۆڵی کەم تاریخێکی کورد کتێبێکی دیکەشم لەسەر عەشیرەتی گاوانی کورد لە عەرەبیەوە کردە کوردی و ئەویش چاپ کرا لەسەر حسابی مەجمەعی علمی عشیرەتی لە بیرچووی گاوان ئەویش ڕەنگە نوسخەی کەم هەبێ ئەمە لە عێراق زۆر هەبوو ئەنجار مەموزینی خانیمە من لە سووریا تەرجەمە کرد جارێکی لە دەست پۆلیسی عێراقیش ڕام کرد چوومە سووریا 2 ساڵ و نیو نزیک 3 ساڵ لەوێ بووم لەو بەینەشدا مەموزینی خانیم تەرجەمە کرد بە لەهجەی سۆرانی ئەویش لە بەغداد دیسان بۆم چاپکرا و بڵاو کرایەوە ڕەنگە چەند شتێکی دیکە دیوە خەیامم تەرجەمە کرد ئەویش لەوێ هەر بە شیعر تەرجەمە کردووە لەسەر وەزنەکەی خۆی ئەویش لە عێراق چاپم کردووە یعنی هەرچەند لێ نووسراوە لە لوبنان چاپکراوە بەڵام لە شۆرش چاپکراوە لە چاپخانەی شۆرش لە چێوی ئەوانم هەن زۆرتر ئەلان لە بیرم نییە لەوێ چەندیکەی بۆ چاپکرا
تا وەختێکی کە مە هاتینەوە بەو دیوەدا مەسئلەی مەلا مستەفای لە ساڵی 1961 کە مەلا مستەفا قیامی کرد بە زدی بەعسیان من دووبارە چووم التحاقم بەو کرد مدیریەتی ڕۆژنامە و رادیۆی ئەوێم بەدەستەوە بوو ئیدارەم دەکرد دەو بەینانەدا کاری ئەوە نەیدەهێشتی کەوا بنووسم لەبەرەوە کاری رادیۆوەی زۆر زەحمەتی هەیە ئەرز دەکەم هاتمەوە کە هاتینەوە بەو دیوەشدا من لێرە توانیم هەرچەند من زۆر محکوم بووم لە تەرەف دەوڵەتی شاهنشاهیەوە محکوم بە ئیعدام و ئەوانە و زۆر بە ئیستیلاحی کابرای ساواکی کوتی پەروەندە دە جوزە بەڵام دیسان بەشی ئەوەندە کوتیامە پەروەندەی بۆ بە ئیجرا مەخەن لەوە نەجاتیم بوو کە بۆ خۆم جار کار پەیداکەم کەوتمە ئەوە کە کار پەیدا بکەم شتێکم نووسی بوو لە کاغەزێک کە بابە ئەمن عەرەبی دەزانم بە لەهجاتی مختلفی شێوە و کۆن و تازەی عەرەبی دەزانم فارسی کلاسیک دەزانم کوردیش زۆر چاک دەزانم کارێکت هەیە یان نییە نێوی کەسمتدا نەنووسی بوو کە هەر جێکی چون دەمدا دەستی کابرای تەبیعی لە زۆر جێ هەر بە زمانێکی خۆش بەڕێیان دەدام نەبوو جێگا لە دانیشگا کوتیان ئەگەر تۆ بتوانی قانونی ئیبن سینا تەرجەمەی بکەی ئێمە کارمان هەیە بدەینی ئەمنیش کوتم باشە دەبێنن بە خەیاڵی خۆم عەرەبی یەکتیان باڵ کوتم جاک عەرەبی بە هەسانە قانونیان دامێ کە بردمەوە ماڵ و تەمەشام کرد گەڕامەوە کوتم بابم ئەوە ناتوانم ئەم کارە بکەم شتێکی یەکجار زۆر مغلق و ناڕەحەت و پەرێشانی و تێی نەدەگەیشتم ئینسافەن دکتۆر فەڕەوەشی کوتی تکایە گەر تۆ نەیکێ کەسی دینیەویکە ماندوو مەبە ئەگەر هەفتەی یەک سەفحەشمان بۆ بێنی مەمنونی بەڵام وردە من فێری زبانەکەی بوو تا توانیم جڵدی ئەوەڵی قانون ئیبن سینا دەرخەم یعنی دامنێ بەوان ئەوان نادیان بۆ چاپکردن لە ساڵی 1357 چاپی ئەوەڵ دەرچوو لە لێدا دەربارەیەوە پرسیوتە کە قانون گەیشتوتە چ مەرحەلەیەکی ئەز دەکەم قانونی ژمارە یەک جزئی ئەوەڵی قانون بخۆی 5 کتێبە ئەسلی خۆی قانونی عەرەبی 5 کتێبە کتێبی سێیەمی زۆر گەورەیە ئەو بە 2 جڵد دەبێتە 6 جڵد تا ئێستا 3 جزئی چاپ کراوە یەکی ئەوەڵی لە دانیشگا چاپ کرا دووەمی لە شتروش و ئەوەڵی ئێستا 3 جار چاپ کراوە دووەمیش 2 جار چاپ کراوە ئێستا دەیانەوێ هەریکی تەجدیدی چاپیان بکەنەوە سێمیش تازە دەرچوە زۆر درەنگی کێشا یعنی ساڵە کوشتێکی وە ئەگەر ئەوە زۆر ئەوەی نەکەن ئەمن بخۆم حازری دەکەم بە 6 جزء دەردەچێت مامۆستا قانونی کە جەناب تەرجمە کراوە بە فارسیە بە کوردیە بە فارسیم تەرجەمە کردو ئەمە تا ئێستا تەرجەمە نەکراوە 1000 و ئەوەندە ساڵ لە ئەبوو عەلی سینا ڕادەبرێ هەتا ئێستا تەرجەمە نەکراوە لە عینی وەختدا کە کارێکیان کوتیان دەدەینێ کارەکەم ئەوە بوو فەرهەنگی کوردیش دروست بکەم فەرهەنگێکم نووسی فارسی بە کوردی پاشان کوتیان فەرهەنگی کوردی بە فارسی بنووسە فەرهەنگێکم نووسیوە کە ممکنە 6,000 کەلیمە ڕەنگە پتر تێدا بێت زۆر فەتور و زلامە جا ئێستا خەیاڵیان هەیە چاپی بکەن ئومێدەوارم ئەگەر چاپ بکرێ ئەویش بۆ خۆی کارێکە کردووە ئەرز دەکەم مەلای جزیریشم شەرح کرد ئەویش لە سروش بۆیان چاپ کردم 4 کتێبم لە عەلی شەریعەتی تەرجەمە کرد بە کوردی کە ئێستا عادەتەن تەداولدایە و خەڵک پێیان وایە باشم تەرجەمە کردووە خولاسە ئەگەر حسابی بکەم پێم وایە 22 شتم بۆ چاپ کراوە تا ئێستا هەرچەند هێشتا ماویشە نەچاپ نەکراوە تاریخی ئەردەڵانم هەیە کردومەتە کوردی ئەویش هەر فارسی بووە کوتم با کوردەکە کە تاریخی خۆیەتی و خۆی بیزانێ قەلم بە زمانی خۆی تێبگا تاریخی خۆی بە زمانی خۆی بخوێنێتەوە چاپ نەکراوە 2 کتێبی تریش یەکێک لەوانە ڕەوابیتی فەرهەنگی ئیران و میسر لە زۆر لە قەدیمەوە ئەوە کتێبێکی بە عەقیدەی من زۆر چاک بوو ئەوم تەرجەمە کرد یەکی دیش هەبوو تاریخی سلەیمانیە و ئەنحایها مەلا جەمیل ڕۆژ بەیانی کردووێ بە عەرەبی من لە عەرەبیەکەوە کردوومەتەوە بە فارسی ئەویش هێستا چاپ نەبووە هەتا ئەمان نوسخەیەکم پەیدا کردووە
ئەوانە ماون پێش بغیری ئەوانە 22 مجلد یەکەم پێم وایە بۆ چاپ بووە تا ئێستا. جا ئەوەی کە عەرز دەکەم ئەوە ژیانێکی ژیانێکی کە یەکجار زۆر پڕ هەوراز و نشێ و ناڕەحەتی و فەقیری و دەربەدەری و ترس ڕام واردووە تا ئێستا کە هێناومە. ئەوە هەژار لە زمانی هەژارە و ئەوەندەیە. مامۆستا ئێجا زۆر سپاس لەبارەوەی کە بە قۆڵی خۆتان هەژار لە زمانی هەژار بە بۆمان شەرەتدا.